لە یاریەکانی هەفتەی 20 خولی نەهابی کوردستان برایەتی لەسەر یاریگای خۆی میوانداری چەمچەماڵی کرد. برایەتی هەرزوو بەم لێدانەی هەورە و هەڕەشەی لە گۆڵی چەمچەماڵ کرد. تۆپ بە نزیک ستونەوە چووە دەرەوە. برایەتی خاوەن ماڵ بەهێزتر دەردەکەوت و دەرفەتی باشی بۆ ڕەخسە تاوەکو گۆڵ تۆمار بکات، بەڵام پێی نەگەیشتن. لە خولەکی 41 ناوبژوان لێدانێکی سزای بۆ چەمچەماڵ ئەژمار کرد. ڕەدوان نەسرەدین جێبەجێ کرد و بارزان یوسفی گۆڵپارێز جێڕایەوە. نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دۆم ڕێژەی هێرشەکانی هەردوویانە زیادی کرد بە ئامانجی تۆمارکردنی گۆڵێک. دەرفەتی ئاسان و گونجایش بۆ تیپەکان ڕەخسا تاوەکو بربەستی یەکسانی بشکێنن. ستون بووە ڕێگر لە بەردەم هەردوو تیپ تاوەکو تۆڕی گۆڵ بهەژێنن. سەرنجام یاری بەبێ تۆمارکردنی گۆڵ و بە یەکسانی بە کۆتا هات. بەحقیقەت یعنی ئەمە چەند یاری ناتوانین یاریگای خۆمان هەڵقۆزینەوە لەو یاری ئەمڕۆژ ئەو هەموو فرسە و ئینفراد گۆڵ نەکردنا یعنی وای لێ کرد ئێمە بەخاڵک بینە دەرەوە. دەستخۆشی لە یاریزانەکانشمان دەکەم بە چەمچەماڵ شتی پێکی باش بوو، توانای هەبوو بەرگری لەگەر ئێمە بکات بە درێژایی یاریەکە و چەند یاریش شەوە بۆ چارەم یاری لە سێک لە خولەکە نادۆڕێنێت، بەڵام وەکو خۆم بە حەقیقەت ڕام لە تیپەکەمان نەبوو وەکو ئەو هەموو فرسەی هەمان بوو نەمانتوانێت ئیستیقلالی بکەین و بتوانین سێ خەڵ یاریگای خۆمان دەست بێت. لە یاریگای برایەتی یەک خاڵ بۆ ئێمە خراپ نەبوو، هەرچەندە بۆیە بمان بردایەتەوە بە هەم بە ئاست هەم بە ئەنجامیش، بەڵام ئیتر سەلامەتی یاریزانەکان لە هەمووی مهمترە. سوپاس بۆخوا ئەنجامەکە هەرچەند خراپ نەبوو، بەدڵی ئێمە بوو چونکە یاریگای بەرامبەر بوو. ئیشەڵڵا هەوڵەدەین لە یاریەکانی داهاتوو خەرەبووی بکەینەوە. بەم جۆرە برایەتی بە 25 خاڵ لە خانەی شەشەم مایەوە و چەمچەماڵیش بە 22 خاڵ لە خانەی سێزدەم دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.